حکوومەتی هەرێمی کوردستان خۆی با کارێکەوە گرتووەکەوە چەند جارێک بەردی بناغە بۆ پرۆژەیەک دادەنێت. لە تازەترین کاریشیدا ڕێگای هەولێر کۆیە کە زیاتر لە 10 ساڵ پێش ئێستا بەردی بناغەی بۆ دانرا بوو، بەشێک لە پرۆژەکەش چوو بووە بواری جێبەجێکردنەوە. بەڵام لەم چەند ڕۆژەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە بەردی بناغەی بۆ ئەم پرۆژەیە داناوەتەوە و وەکو دەستکەوت و مزایەدا بە هاوڵاتیانی دەفرۆشێتەوە. 10 ساڵ زیاترە بە درێژایی 2 کیلومتر کار لەسەر پرۆژەی دووسایدکردنی ڕێگای هەولێر کۆیەدا کراوە کە پێشتر بەردی بناغەی بۆ دانراوە و ئەو کاتەش بودجەی تایبەتی بۆ دابین کرابوو. خۆتان لەسەر حکوم نەبوونا داهات هەموو لەژێر دەستی خۆتانە نەبووە کەواتە بۆ ڕێگری هەبوو. کاندیدێکی کۆمەڵی دادگەری دەڵێت دانانی 2 بەردی بناغا بۆ پرۆژەیەک تەنیا مزایەدەیە دەسەڵات بە خەڵکی دەفرۆشێتەوە. دەبینین کەوا حکوومەتی هەرێم دووبارە سەر لە نوێ دەبینین بەردی بناغی بۆ دادەناتەوانێ کە ئەمەش تەنها پێم وابێ مزایدەیەکی سیاسیە بە سەرم ئەم میلەتی ئێمەدا دەکرێت و کەماوەی هەڵبژاردن کەوا نزیکە بۆیە دەبینین حکوومەت زۆر کەم تەرخە بەرامبەر بە خزمەتگوزاریەکان. باوەڕی کارەکانی حکوومەتی هەرێم دەڵێ بە پشتێکی سەڵ دەڕۆ ئەوەندە خاوە ئەگەر بێت و بە پێمەڕە و ئەوە کرابایە ئیسا بڕۆکە لەماوەی ئەم 12 ساڵەیە دەبایە ئەم جادێ تەواو کرابایە. هەر کاتێک نزیک دەبینەوە لە هەڵبژاردن حکوومەت دەست دەکات بە مزایەدە و خەڵک چاوبەست دەکات بە جۆرێک کە بەردی بناغەی پرۆژەیەک دادەنێت دواتریش بە نیوە چڵ جێی دێڵێت. دەچی بەردی بناغی دادنێت لەو کاتەی ئێستا یعنی بە حقیقەت خەڵک دەبی زیرەک بی بزانی ئەوە لەو کاتەی دادەنێ یان لۆ کاتەکان کە چێ لەسەر حکوم بووە ئەوە 6 ساڵە چێ لەسەر حکوم و سەرۆک وەزیرانە و چێ هەر جەنابیان نینە لۆ ئەتا ئێستا جۆ چایدەکە تەواو نەکرایە خەڵکەکی زۆر بە حادیسەی سارەی کۆچی دوایی کرد محقەت یعنی نابی بەو شێوەی تەعامل بکاتن و لە وەختی ئینتیخابات چەند جادەیەک بینە دەکەن و چەند شەقامەک سبوغ دەکەن یعنی ئەو کاتانە لۆ کاتەکانی نایکەی ینی محقەت ئەوە دەبی پرسیارەکە ینی خەڵک دەبی بزانی لەو وەختی دەنگدان ینی ئاگای لەو مەسەلانە هەبی. تەنیا لە شاری هەولێر چەندین پرۆژە هەیە کە لە ڕابردوودا و لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بەردی بناغەی دانراوە و دوای هەڵبژاردنیش پشتگوێ خراون. ئێستاش حکوومەت دووبارە بانگەشەی ئەوە دەکات بەردی بناغەی دابنێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.